بیرم لەوەی کردەوە کە ئامێرێکی دروستکەم ئامێرەکە بە کەلک بێتن زۆر بە کەلک بێت زۆر ئیسفادەی لێ بکرێتن بۆ ئەو وڵاتەکەمان بە پێشتر بباتن ئینشاڵڵا ئەو ئامێری دروستکردنی ڕەسیف زۆرەکە ینی خەڵک زۆر پێوە ماندوو دەوی تا دایدنێت تا دانەدانە دایدنێ بنی ساز دەکا بنەکەی بۆ چا دەکا ڕاز دەرناچێ ئیدی کۆمەرەگ مەشاکلەیە کۆمەرەگ مەشاکلێ ئێمە ئامێرەکمان دروست کرد ئامێرەکە بە PLC دروست کار دەکات بە لیزەر ئامێرەکە سەر و بن و هەمووی پێکەوە دروست دەکاتن بنی سەری ڕەسیفەکە بە کاملی دروست دەکات هەم ناشچێ بەقوەترە لە دیزانی قەدیم ناشچێتن مستەحیلە ناشچێ هەم زۆر دقیق زۆر ڕاست زۆر ڕاستە ینی ڕاستیەکەی وەکو PLCە غەڵەت ناکە وەکو کرێکار نیە دانێکی غەڵەت دانێکی ئەوە هەمووی ڕاست و دروست دەبێت ئێمە پێشتر کاری لەو جۆرانەمان زۆر کردووە کاری ئاوامان کردووە کارگەی بلۆکمان دروست کردووە خەباتەی مەرکەزی بۆ کۆنکریت بۆ بلۆک کابیسێک کە بلۆکی ساز دەکاتن ئێمە یەکەم کەس خەباتەی مەعمەل بلۆک ئەمن دروستم کردووە بە گێڕبۆکس و بە هەموو ئامێرەکە بەگشتی ئەدی لەو وڵاتەیمە لە زاخۆ تا بەسڕای لە هەموو شوێنێک ئێمە کارگەمان هەیە کارگە دەستکردی خۆمان ینی دروستکردنی خۆمان سازمان کردووە ئەمە لە قۆناغی یەکەم کە دەستپێکردنی ئەو ئامێری دروستکردنی ڕەسیف کە لە خیاڵمدا بوو یەکەم لە پلێت بڕین دەستمان پێکرد پلێت پێکاتەی پلێتەکان لە 6 ملیم و 4 ملیم و 10 ملیم پێک دێتن هەموو پلێتەکان دەبی لە جۆری T52 بیتن بە قووەت بیتن ینی لە بۆی کە خوار نەبی ئەدی خوار نەبی و ڕاست دەرەچێ دایمەن T55-52 لە هەموو پلێتەکان بە قووەترە پێکاتووە لە چەند بەشی پلێتی لە 6 ملیم 4 ملیم 10 ملیم تێیدا هەیە تا 16 ملیمیشی تێدا هەیە ئەوە بەشی پلێتەکان بڕینەکان زۆر زەحمەت بوو بەڕاستی ینی زۆر پێوە مادەبووین تا بڕین گەیشتینە قۆناغی کۆتایی پارچەمان زۆر خەسار بوو بەڕاستی ئیدی ئاوایە ئیشکردن جاری وایە ماندوو دەبی و خەسارەت دەبی و تا دەگەی ئەنجامی کۆتایی بەشی دووەم هەستان بە خواردکردنەوەی پلێتەکان پیاسەکان دیزاینمان هەبوو چەند خواری دەکەینەوە تا چ ڕادەیەک برن زاویە 9 یا زاویە 5 پێویستی پێ جێگا هەیە زاویە 30 جێگایە زاویە 35 زاویەکانی مەراحلە توانیمان گەشتینە ئەنجامی لە دیزاینەکە ئەنجامی کۆتایی کە بتوانین ئەو پلێتانە چەند خوار بکرێتەوە وەکو ئێستاوە زاویە 9 خوار کرایتەوە بەشەش تێدایە زاویە 45 بەشەش تێدایە زاویە کەمترە ئیدی هەر یەکە بەشی خۆی تا گەشتین هەمومان کۆ کردەوە ئیدی لێکچی دەدەین ئێمە زۆر خۆمان ماندوو کرد تا گەشتینە ئەو ڕادەی فکر لێ بکەینەوە ئامێرێک دروستکەین ئامێرەکە چۆن کار بکە چۆن کارەکان ئاسان بکات چۆن کرێکاری کەم کاتەوە کرێکارەکان بگرە لە 10 کرێکار لە 12 کرێکار بینە بە سەر 2 کرێکار و باشتر لە ئەوەی کە بەدەست دروست دەکرێتن ئەو ئامێرە تاکە ئامێرە لە عێراق کە تاکە کەس من دروستی دەکەم
لە ئەڵمانیا دروست کراوە پێشتر بەس لە ئەڵمانیا خێتی داناوە خێت ینی لیزەر دانەدرا بۆ خەت ڕاستکردنەکەی لە ئەڵمانیا دروست کراوە کاریش پێ دەکەن بە خێت دەڕاتن ئێمە لێرە گۆڕیمان بۆ لیزەر ینی گۆڕیمان بۆ لیزەر لیزەرەکە سەرێحترە ئەو هەم ڕاستترە ئامێرەکە پێکاتووە لە چەند بەشێک ینی بەشەکانی وەکو گێربۆکس و PLC و IC درایڤ و کۆمەرێک کۆنتێکتەر و ئەو شتانەی بە کارەبای 220 ڤۆلت 380 ڤۆلت کار دەکاتن کارەبایەکە مۆلدەیەکمان دروست کردووە ساز کردووە هەر لەسەر خۆیمان داناوە بۆی وایر و شتووە بەکارمێنین هەر مۆلدەکە بە خۆی کاری پێ دەکاتن. مرحلة سێم بەشی تێگەخستنی دینەمە و گێڕ و گێربۆکس گێربۆکسەکان ئێمە وەکو پارچە پارچە بۆمان دێتن دینەمە لەلا گێڕ لەلا گشتی ئیدی ئەوە دەبی هەموو بۆ خۆمان وەکو دقیق تێکی بێخین لەبەر ئێمە پێویستیمان بە فەڕەیە پێویستیمان بە خولانەوەکەیتی کە چەند دەخولێتەوە لە دەقەچی چەند دەڕوا چەند ڕادەوەستێت پێویستیمان بەو خولەکانەیە پێویستیمان بەوەیە کە بزانین چەند دەسوڕێ لەوە مەرحەلەی سێمە. کارەکانمان پێشتر ئەمە خاوەنی کۆمەرێک کارین وەکو دروستکردنی کەسارە و مەعمەل بلۆک و کارگەی کۆنکریت و کارگەی بلۆک و ئیدی زۆر کاری لەو شێوانەمان کردووە کە کارەکان بەدەگمەن کەس ینی کەم کەس توانێت هەیە کە کاری لێ بکاتن تا گەشتینە ئەو ئەنجامەی چەند گەڕکمان هەیە چەند گێڕۆکسێکمان هەیە چەند دینەمەمان هینە بەستامان ئیدی تەجروبە بیکە تێکی دەوا دروستی کەوە تێکی داوە تا گەشتین ئەو مەرحەلەی ئاخر نەتیجەی 100% کە بگەینە ئەوەی ئەنجامی کۆتایی 100% کە ڕەسیفەکانمان بە جوانی بۆ دەرد هەم لووس هەم ڕێکوپێک هەم ینی قیاسەکی تەواو هەم دروستکردنی ڕاستەکە لە هەمیان زیاتر برێن ئەوەترە زەڕورترە. تقریبی 3 مانگ تا 4 مانگ پێوە مەشغول ینی پێوە کارمان کردووە تا گەشتینە ئەو ئەنجامەکانمان 100% دەرچووە. بەشی چوارەم پێکاتوە لە خواردکردنی وەکو قەوس خواردکردنی وەکو قەوس پێویستمان دەبێت لەو ئامێرە بە چەند بەشێک خوارمان کردەوە هەر یەکە بە قیاسی خۆی چەند قەوسی دەکەی بۆ قالبوو بۆ ڕۆیشتنی ئامێرەکە ئیدی ئەوە بەشی چوارەم. ئێمە دەتوانین کە ئێستا گەشتونە کۆتایی دەتوانین مانجەیەک ئامێر دروستکەین لە مانگێکدا یەک ئامێر دروستکەین یەک ئامێر بۆ دەتوانم برم بۆ هەولێر بەکاملی 4 ئامێر بەسە بۆ وەکو هەولێر گەورەی هەولێر 4 ئامێر لەو شێوەیە ئەگە هەبێ بۆ بەلەدیەکان بۆ شارەوانیەکان بەسە بەکو ڕووی پارەکەی زۆر نییە پارەکەی دەتوانین بە 4 دەفتەر ئاوا بیفرۆشێن.
بەشی پێنجەم پێک هاتووە لە کۆمەرێک کارەباییات کارەبایی کۆنتێکتەر و PLC و IC درایڤ وەکو تێکمان یەخستێ بەوەی کۆنتڕۆڵکردنی هەموو ئامێرەکە کۆنتڕۆڵکردنی هەموو ئامێرەکە بە کارەبا دەکرێتن کارەباییەکە گەربۆکسەکان کار پێ دەکا گەربۆکسەکان کار پێ دەکا وەکو جوولە وەکو ڕۆیشتن سوورانەوە ئەلزاس ڤابرێتەر هەموو جۆرەکانی لە هەمان کاتژدا ئێمە لیزەرێکمان هەیە لیزەرەکە بە کارەبا ئیش دەکات بە 380 ڤۆڵت ئیش دەکاتن کار دەکاتن ئەو لیزەرە ڕاست ئامێرەکەمان بۆ دەجوولێنی وەکو ڕاست ینی 100% ڕاستی دەداتێ لە دووری 500 متر دایدنەی لیزەرەکە 500 متر ڕاست دەڕواتن 1 ملیم ینی خوارو خێتی تێدا نابێت. بەشی شەشەم پێک هاتووە لە قایش ئیزام قایش کۆنڤایر لەو بەری لە چەپ بۆ ڕاست ماوەدی کۆنکریتمان بۆ بەڕێ دەکات بۆ ناو قالبەکە ماوەدی کۆنکریتەکە بە میکسەر دێتن میکسەرەکە لەو بەر تێ دەکاتن بۆی جێگاکان لێک بکاتەوە میکسەرەکە لەسەر شارعەکە دەڕوا ڕەسیفەکە لە لای چەپ ماوەدەکەی بۆ دەینتە ناو کۆنکریتەکە دەینتە ناو ڕەسیفەکە. ئەو بەشێ پێک هاتووە لە بەکارهێنەر ینی سایق ئیشی ئەوەیە لێرە دەوەستێتن ئەوە دگمەکان کۆنتڕۆڵ هەمووی دەکەوتە بەردەستی دەتوانێت بە دوو زۆر کاری پێ بکە زۆرەکیان بلوتوس ینی بستە خوارش دەتوانێت بلوتوس لە دەستی خۆی دەبێت بلوتوسەکە دەتوانێت بیکوژێنتەوە دەتوانێت بیباتە پێش پاش بە هەموو زۆرێک دەتوانێت کاری پێ بکە. یەکیشیان لێرانە دەتوانانی بوەستێ وەکو لێرانە کە دەوەستێ ینی زۆر سەیتەرە زۆر بسەیتەرە لەسەر هەموو ئامێرەکەی لەسەر جێگای میکسەرەکە لەسەر قالبەکە لەسەر گەربۆکسەکان لەسەر ڕۆیشتنی شێوازی ڕۆشنەکەی کەم و زیادی هەیە چەند دەڕوا چەندێتەوە کۆنتڕۆڵەکە لێرە دەبێت وەکو سایق. دوای تەوابوونی هەموو بەشەکان ئەسان بە کۆکردنەوەی هەموو بەشەکان لە پلێت و قایش کۆنڤایر و گەربۆکس و کارەباییات هەڵدەستین بە بەستانەکەش زۆر ینی دەقیق و زۆر بە وردی دەبی ببەستێتن زۆر ورد بۆ 1 ملیمی تێدابی یەک شتی ئەشکالێش تێدابی ئەمەی خوار دەڕوا کە خوارە ڕۆیشت ناکرێ شەکە نەجاحەت ناینی دوای ماندەبوونێکی زۆر توانیمان ئەمەی لێک ببەستین.
کە گەشتنە کاتی کۆتایی ئێستا لە کۆتاییەکەی ئەس دەکەن ئەنی شارەوانی محافەزە ئەدی ئەو بواری حکوومەت هەمووی ئاگدار بکەنەوە کە ئێمە ئامێرە چوامان دروست کردووە ئامێرەکە تاکە کە تاکە ئەو ئامێرە بتوانین پەرەی زیاتر پێ بدەین بتوانین مەگەر بیدەین بە وڵاتی دراوسێ بیدەین بە خەڵکێشتر ئیسفادەی لێ بکاتن ئەگەر ئەو شارەوانیەکان هەم لەگەر ئێمە دەست پێشخەر بن ئێمەش دەتوانین زیاتر پەرەی پێ بین دەتوانین کاری جوانتریش بکەین ئینشاءڵڵا. گرنگی ئەو ئامێرە لەوەیدایە یەکەم کرێکاری زۆر کەمتر دەوێت دوو کرێکاری دەوێت لە چەند کرێکارێک دوو کرێکاری دەوێت دووەم ئەو ئامێرە ئەوە کار دەکاتن ئەو کۆنکریتەی بەیەک بەش دروست دەکات ئەگەر ئەتوو 10 کیلۆمەتر تەبیتن هەر 10 کیلۆمەتر بەیەک بەشی دروستی دەکات هەر 10 کیلۆمەتر یەک پارچە کۆنکریتە بۆ شکان بۆ تێکدان بۆ کەسێک ینی هەتا دەیشتێنی زەحمەتتر تێک دەچێت بۆ هەموو کارەکەی کە سەریع دەبی زۆر سەریعترە لە دەقەچی 5 مەتری دروست دەکاتن لە 1000 متر 200 دقیقەی دەوێت تا 1000 متر دروست دەکات بە کرێکار و بێ ئامێر لەوانەیە کیلۆمەترێک بە چەند ڕۆژ تاو دەبێت لەوانەیە بگاتە 6 ڕۆژ 7 ڕۆژ هەتا تاو دەبێت ئەمە بە 200 دقیقە تاوی دەکەین. دوای کۆتایی هاتنی بە دروستکردنی ئامێری دروستکردنی ڕەسیف کە پێکاتووە لە چەند بەشەکان پێکاتووە لە قالبی وەکو سیستەمی عێراقی سیستەمی بابرێن هەولێر چل برندیتی چواردە سەرەکەیتی پانیەکەی دەبێتە 90 سانتیم پێکاتووە لە گەربۆکس و هەزاز و ڕۆیشتنی بە ئایسی درایڤ و سیستەمی دانانی لیزەر لە جیاتی ئەوەی کە خێتی بەکاربینین لیزەرمان داناوە بۆ ئەوەی 1 ملیم توانای هەیە هیچ خوار و خێچێکی تێدا نەبێت هیچ خواریەکی تێدا نابێت چکە ڕەسیف باشترین ئەوەی دانانی ڕەسیفی دەبی ڕاست دیتن لەگەر جادە دەبی زۆر ڕاست بیتن ئێمە ئامێرێکمان دروست کردووە بە لیزەر و بە پێرسی و ئایسی درایڤ ئەلکترۆنی ئەو ئامێرە وای دادەنێتن کە هیچ غەڵەتەکی تێدا نابێت قالبەکە بە کەیف خۆمانە قالبەکە دەتوانن هەر جۆرەی بمانەوێت قالبەکەی دانێن قالبەکە بابرێن دەتوانین برنتر بکەین بەرینتر بکەین گچکەتربی هێدی قالبەکە دەتوانین هەر جۆرەی بمانەوێت دروستیکەین و داینن لەبەر پێکاتووە لە چەند مرغێک لێ دەکەیەوە و دەیبەستیەوە بخۆی بە گەربۆکس و بە مۆلیدە چی کارەبایی کار دەکاتن دەتوانی لە دەقەچی 5 مەتری دروستکە بە دوو کرێکار و میکسەرەکە کە کۆنکریتەکەی تێدەکا کۆنکریتەکەی کە تێکت بە
سەر و بن و هەموو سیستەمەکان هەمووی پێکەوە دروستی دەکا و یەک پارچە دەبیتە کۆنکریت بە تۆڵی بابرێن چەند کیلۆمەتر تەوی هەمووی یەک پارچە کۆنکریت دەرەچێت ئەوە نییە دانەیەک بشێ دانەیەک هەستی ئیمە ئەوە نابێت ئەو ئامێرە ئاوای دروست دەکاتن بە هیچ زۆرێک هەموو یەک قالب کۆنکریت دەبێت. ئەس دەکەم وەکو حکوومەت وەکو یارمەتی هاوکارمان بی لە پەرەپێدانی ناردنە دەرەوە زیاتر بۆمە بۆ هەولێر وەکو ئەو ئامێرە دەتوانین ناوی لێدەنێم هەولێر بەوەی شارەکەم زیاتر جوانتر پێشتر کەوتوتر بێتن ئینشاڵڵا. زۆر ئەس دەکەم لە هەموو شتێکی زیاتر ئەس دەکەم ناوی هەولێر بە پێشکەوی پێش هەموو شتێکی.